سەرباریەوە هێشتا حەویزە ڕزگار نەکراوە و ئۆپەراسیۆن ڕزگارکردنی ئەو قەزایش دەستی پێ نەکردووە. ژمارە یاوارەکان کە لەو قەزایەوە گەیشتونەتە کەرکووک گەیشتۆتە 35,000 خێزانی یاوارە. 35,000 خێزانی حەویجە لە کەرکووکایە لە ناو خەڵکەکایەوە هەندێکی لە مخەیمەکانە وە زیادشەکان ڕۆژانە وە کاتێک کە دێن مەعەساتێک تووشیانە بێ ئەچنە ناو حەقلی ئەلغامەوە تەقەیان لێکرێ بە ڕزالەت دێن پێشوازیان لێکەین یان بین بۆ مستەشفا و چارەسەریان بۆکەین لیجان تشکیل کرا بۆ مەستە وە ڕەنگە لە کاتی ئازادکردنە ئەم عەدەتە بگاتە 50,000 خێزان ئەمە مەعەساتەکەیە. ئازادکردنی حەویجە زۆر گرنگە تەمەنامە کرد هاوپەیمانان تەنسیقیان بکرایە لەگەڵ کووردا و ئازیان بدایەتە پێشمەرگا ئێمە حەویجەمان ئازادە کرد بەبێ ئەوان بەڵام ئەبێ حکوومەتی ئیتیحادی ڕازی بێ لەسەر ئەوە و پرۆسەیەکی زۆر ئاسانە و بەدڵ و بە گیان لەگەڵەوەین حەویجە کە بەشێکی دانەبراوە لە کەرکووک بەواتای لە کوردستان و بە سنووری خۆمان ێزانین و ئێمە بەشدارە بینتیا پێمان بڵێن یان نەڵێن لەبەرەوەی حەویجە بەشێکە لە کەرکووک. جێگری پەرێزگاری کەرکووک ڕای دەگەێنێت لەمەوە بەردەوامان کردووە ئۆپەراسیۆنی حەویجە دەست پێ بکات بەڵام ئەو پرسە لەلایەن حکوومەتی عێراقەوە دواخراوە. احنا نعتقد بأنه تأخير الحويجة أمر خطر جدا يعطي للتنظيم الحرية في التعرض على كركوك أو على صلاح الدين. پێم وایە دواخستنی حەویجە کارێکی زۆر مەترسیدارە و دەبێتە مای هەڕەشە و مەترسی بۆ کەرکووک و سەلاحەدین و دیالە و تەنانەت هەولێر و موسڵیش. ئەم ناوچانە ناوچەیەکی یەکجار فراوانە لە گیارەوە دەست پێ دەکات تا دەکاتە سنووری خورمات و کەڕوبەرەکەی نزیکەی 140 کیلۆمەترە. داوا دەکەین هەرچی زووە پەلە بگرێت لە ڕزگارکردنەوەی ئەو ناوچانە. هێشتنەوەی حەویجە بە دۆخی ئێستای دەبێتە فاکتەرێک بۆ خۆڕێخستنەوەی چەکدارە پەرتەوازەکانی داعش و سەر لە نوێ دەستپێکردنەوە بە چالاکیە تیرۆریستەکانیان. ئەم دواخستنەش هەڵەیەکە و نابێت حکوومەتی عێراق لەسەری بەردەوام بێت. بە بۆچوونی شارەزانی بواری سەربازی بۆنی داعش لە حەویجە و دەوروبەریدا مەترسیە بۆ سەپارێزگا و سنووریەکان و خواستی پێکاتەکانی کەرکووکە کە لە نزیکتری کاتدا پرۆسەی ڕزگارکردنەوەی حەویجە دەست پێ بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.